دیارە لە هەرێمی کوردستان بەداخەوە ساڵ دوای ساڵ لە جێ ئەوەی مەودا و ڕێگە خۆش بکرێت بۆ ئازادی ڕادەربڕین ڕۆژ لە دوای ڕۆژ ئازادی ڕادەربڕین بەرتەسک دەکرێتەوە. ئێمە لە دەڤەری بتوێن و پشتەر بەداخەوە ئاگدارین تا ئێستا 20 فەرمانبەر کە ناوەکانیان لە لای ئێمە پارێزراوە لەلایەن دام و دەستگا و بەرپرسی دام و دەستگای حکومی بان کراون لێکۆڵینەوەیان لێکراوە لە دەڤەری بتوێن و پشتەر و هەڕەشیان لێکراوە بۆی کۆمنتەکانیان ڕەشکەنەوە و لەسەر کۆمنت نووسین لەسەر فەرمانگەکەی خۆیانەوە بلۆک کراون و دواتر بان کراون و هەڕەشەشیان لێکراوە. مەودای ئازادی ڕادەربڕین زۆر بەتەس کراوەتەوە و هەر ئەمڕۆ ڕۆژنامە نووسێکمان لە دادگا بووە بەداخەوە لەجێ ئەوەی ڕۆژنامە نووسەکە بە یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵ 2007 مامەڵەی لەگەڵ بکرێت کاتێک ئێمە عەریزەی بۆ بەرز دەکەینەوە پشتگیری دەستگایەکی مۆڵەتی کە مۆڵەت سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیە بۆیان دەبین لە جێگەی ئەوەی ئەوراقەکە لە ئێمە وەربگرن نە عەریزەکەمان لێ وەردەگرن نە ئەوەیە کە ئەو ڕۆژنامەنووسەوەکو ڕۆژنامەنووس مامەڵەی لەگەڵ بکەن بەڵکو بە یاسای ژمارە 2 موبایل دەیانەوێت لێکۆڵینەوەی لەگەڵ بکەن کە ئەمە بۆ خۆی خەرقی یاسایە پێویستە کە هەر ڕۆژنامەنووسێک کە لێکۆڵینەوەی لەگەڵ بکرێت پێشەوەی لێکۆڵینەوەی لەگەڵ بکرێت سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئاگدار بکرێتەوە. من لێرە نووسنگەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانی شم ئاگدار کردەوە وتیان بە هیچ شێوەیەک مەحکەمە ئاگداری ئێمە نەکردوێتەوە. لە کاتێکدا پێشترە من 1 مانگ پێشتر ئەوراقم بردوتە قەڵەم پشتگیری ئەو ڕۆژنامەنووسە کە ڕۆژنامەنووسە لە دەستگایەکی ڕاگەاندن دەستگای ستاندەر بردوومە ئەوێ وتومە ئەمە ڕۆژنامەنووسە بەڵام تەماشا دەکەین ڕێگە نادەین دۆسیەکەش ببینین. بەداخۆ پێشێلکاریەکی زۆر گەورە بەرامبەر خەڵکی کوردستان دەکرێت بەرامبەر هاوڵاتیان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و پێشێلکاری ئازادی ڕادەربڕین دەکرێت. هەر هاوڵاتێک بۆی هەیە کە چۆ مەحکەمەی داوای بینینی دۆسیەکەی خۆی بکە کەچی ڕێگە بە پارێزەر نادەن دۆسیەکەی خۆی ببینێت.